فرمایشتی خوای گەورە کە دەفەرمێ یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، ئینسان لە ڕۆژی قیامەتا دەڵێ خۆزگایە بۆ ئەم ژیانەی ئێستا زیاترم پێش بخستایە، زیاتر خۆممان دوو بکردایە، زیاتر عیبادەتی خۆم بکردایە. ئەمە فێری ئەومان دەکات ئەو ئاواتەی کە لە دوای مردنمان دەیخوازین ئێستا لە بەردەستمانایە، لەوانەیە هەفتەکەی تر لە بەردەستمانە نەبێت، لەوانەیە مانگی داهاتوو ئەو ئاواتەی کە هەموو مردۆکان هەیەە ئێستا ئێمە لەو ئاواتەدا ئەژین. ئەوەی ئەوان داوای ئەکەن و ئاواتی بۆ دەخوازن ئێمە لە بەردەستمانایە. بۆیە ئەمە فرسەتێکە، ژیان فرسەتێکە، لەدەست خۆمانی نەدەین پێش ئەوی ژیانمان کۆتایی پێبێ و ئێمەش بڕۆین بۆ لای ئەو کەسانی کە ئاواتیان گەڕانەوەی بۆ دنیا بۆ عیبادەت و خواپەرستی. دەزانن دنیا کورتترین کەمترین مەرحەلەی ژیانی ئینسانە. دنیا ئێمە چەند مەرحەلەی لە پێشمانە. مەرحەلەی یەکەم دنیاە، لەوانە هەرێکمان 15 ساڵ 20 ساڵ بژین، 1 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 50. ئەمە مەرحەلەی یەکەمانە. مەرحەلەی ترمانەیە مەرحەلەی قەبرە، زۆر لە دنیا درێژترە، چەند قات. دەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم 1400 ساڵە لە ناو گۆڕدایە. سەحابەکان بە هەمان شێوە ڕەزای خوای نەبێ هەیە بە هەزارەها ساڵ پێش ئەو مردووە سەلامی خوایان لەسەر بێ لە پێغەمبەران و پیاوچاکان و ئەوانەشی کە خراپ بوون بە هەمان شێوە. بۆیە مەرحەلەی دوای مردنمان لە دنیامان درێژترە. بۆ ئەم دنیای ئەوەندە خۆمان ماندوو ئەکەین تەمەنێکی کورتمان هەیە، ئەی بۆ ئەو مەرحەلەی کە لە دوای مردنمان دەست پێەکە هەتا ڕۆژی قیامەت مەرحەلەیەکی درێژە. چەند هەزار ساڵی من نازانین، خەڵکی وایە دەیا هەزار ساڵ لە ژێر خۆڵایە، بە هەزارەها ساڵ. ئەمە مەرحەلەی دووەمی ئێمەیە. مەرحەلەی سێمان مەرحەلەی قیامەتە کە ڕۆژێکی ئەوەندە درێژە خوای گەورە یعنی ڕەحمە لێ نەکا، بەڕاستی تەحەمولی ناکی. 50,000 ساڵ ڕۆژی قیامەت و ساحەی مەحشەر 40 ساڵ بەس ساحەی مەحشەرە دەوەستی. خۆ هەندێکمان 40 ساڵ ناژین. کەواتە ئەو مەرحەلانەی کە لە پێشمانە مەرحەلەیەکی پێویستی بە زیاتر ماندووبوون هەیە. مەرحەلەی چوونە بەهەشت و جەهەنم پەنا بەخوا ئەبەدیە و هەتاهەتاییە، ئەوە لە هەمووی درێژترە، بێ کۆتاییە. ئەوەی لە بەهەشتایە بێ کۆتاییە، ئەوەشی لە دۆزەقایە پەنا بەخوا ئەگەر خوا لە دۆزەق دەری نەکا و کافر و بێدین بێ هەر کۆتایی پێ نایە. کەواتە ئەو مەرحەلەی کە ئێمە ئێستا تێدا دەژین کورتترین مەرحەلەی ژیانی ئێمەیە. بەڵام مەرحەلە درێژەکان هەمووی لە پێش و ماوە، بۆی ئەوان زیاتر پێویستیان بە زاد و تێش و ماندووبوون هەیە. ناکرێ بڵێ من بەهەشتیم و من گوناحم لێ و چیم کردو تەواو، نە بۆ نابێ. ئەو قسەی خۆتە، قسەی شەیتانە. خوا قەت لەسەر ئەو شتانە لە تۆ ڕازی نابێ، ئەبێ خۆت بەکەم بزانی. کەواتە بزانە ئێمە کۆمەڕە مەرحەلەیەک لە پێشمانە. بۆیە ئینسان لە دوای مردنی دەڵێ خۆزگایە بۆ ئەم ژیانانەی کە لە پێشمە زیاتر خۆمان دوو کردایە. ئەمڕۆ دەتوانی خۆت ماندووکەی.